دوای زیاتر لە ساڵێک لە زیندانیکردنی هەرێک لە مامۆستا بەدەلبەرواری و ڕۆژنامەنووس ئومێد پەرۆشکی دادگای هەولێر لەسەر کەیسی هاندان بۆ نانەوەی جێرەشێوێنی بۆ ماوەی ساڵێک زیندانی بۆ هەردوو چالەکوان دەرکرد. بەو شێوەیەش بێت مامۆستا بەدەلبەرواری ئازاد دەکرێت و ڕۆژنامەنووس ئومێد پەرۆشکی بەهۆی کەیسێکی دیکەوە لە زیندان دەمێنێتەوە. پارێزەری ئەو کەیسەش ناڕازیە لە بڕیارەکە و دەڵێت ئەوان بێتاوانن. باز لە خۆپیشاندان دەکرێتن خۆپیشاندانیش بەپێی یاسای 11 ساڵی 2010 دەی پەرلەمانی کوردستان کەواکە یاسا بۆ ڕێکخراوە بازەوە دەکرێت گەگە هاتوو کەسێک خۆپیشاندانی کۆمەڵ کەسێک خۆپیشاندانیان کرد پێویستیان مۆڵەتە ئەو خۆپیشاندانەی کەوا ئومێد بەڕۆژی و بەدەربارەواری و هاوڕەکانی کردویانە مۆڵەتیان هەبووە هیچ کاتێک بێ مۆڵەت نەبووە کەواتە ئەوەش هیچ تاوانێکی ئەنجام نەداوە. یعنی باز لە هەندێک لەو تۆمەتانەی کەوا تۆمەتی گروپی واتساپ و ئەوانە دەکرێتن خۆی هەموو ئەو تۆمەتانێک کە تەرەفی بەرامبەر دەکات ئەنجومەنی ئاسایش ئاراستەی تۆمەت خراوە پاڵانی بادینیان کراوە دوورە لە ڕاستی هیچ بەڵگەیەکی سەلماندن نەبووە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانش لە فراکسیۆنی سەوز کە بەشداری دادگاییکردنەکەی کردبوو ئاماژەی بەوە کرد ئیرادەی گەل ئەمڕۆ سەرکەوت و هەموو ئەو تۆمەتانەی درابنە پاڵ دەژیراوانی بادینان هەمووی تۆمەتی ناڕەوا بوون. بۆیە داوا دەکەین دەست بە جێلێبوردنی گشتی بۆ ئەو کەسانش دەربچێت کە پێشتر سزادرابوون. وەکو دۆمەتانی کە دەخرا پاڵ ئەو بەڕێزانە سەرتاپان ناڕەوا بوون سەرتاپان نادروست بوون وەکۆی کە باسی حرەکەی مستەقبل دەکرا باسی گروپی سەکداری دەکرا باسی تۆمەتی ناڕەوا و بێبنەما دەکرا هەموو تۆمەتانە ئەمڕۆ دەرکەوت کە تۆمەتی بێبنەما بوون وەتەمەنا دەکەین کە دادگا سەر بە خۆی بستەلمێنێت لە جیراوانی تریش بە هەمان شێوە داوا دەکەین بە زووترین کات لێبوردنێکی تایبەت بۆ ئەو جیراوانەی ترکات کە سزادراون دەربکرێت. هەرێک لە مامۆستا بەدەلبەرواری و ڕۆژنامەنووس ئومێد پەرۆشکی بە مادەی 222 لە یاسای سادانی عراقی بۆ ماوەی ساڵێک زیندانی کران. ئەوەش لەو کاتەدایە کە پێشووتر هەردوو چالەکوان بە مادەی 1 یاسای 21 ساڵی 2023 شێواندنی هەرێمی کوردستان دەژیر کرابوون. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.